چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ مالیک ئەو ناوە خۆشە کێ لێی ناوی؟ داپیری بابت باشە تەمەند درێژ بن ئیشەڵڵا لە پۆلی چەنی؟ پۆلی هەفتی زیرەکی مام ناوەندی ئەو بەدەمی خۆی لە مام ناوەندم ئافرین ئەوە سەریح بە لە هەموو ژیاندا باشە؟ هەموو کاتێ ئەو بە ڕستگۆی جواب بەرە باش؟ ئافرین دەستە خۆش بێ حەزت لە چ دەرسێکە زیاتر؟ زانست و بیرکاری دەست خۆش سەرکەوتوو بی ئای مێشکە عیلمیە زۆر نا باشە ڕۆژانە خەریکی چیت کە لە قوتابخانەیەتەوە بۆ ماڵەوە چیەکەی؟ سبەی نابم جاروبار دەنوویت باشە بە ڕۆژوو بێت؟ ئەتوانی بە ڕۆژوو بی؟ زۆر باشە ئافرین ئێواران یەکەم شت کە ڕۆژۆ شکێنی حەزت لە چی بخۆیت؟ یەکەم جار خورما ئاوی دەخۆم وەڵڵا حەزت لە شیرینی نییە؟ لە پاش ئەوەی شیانە جە دەخۆم باشە کەش ساغ بێ شتێکی خۆشمان بۆ باسەکەی؟ ئەرێوەڵە بێ فەرموو جارێکیان لەگە برادەرەکەم بە قەستی لە مۆبایلی خۆم کردووە کەس نامم لە بۆ دەنارد ئەویش وەی زانێکتم ڕا خۆی بەناز کرد ئەوی سەر لە قڕ لەێ جۆشتی وات کردووە ئاخری دویا کە نامەکەم لە بن هەرگوتم وتمەتلۆ ئەموو نەرمی خەفەیە وتی بۆ هەموو نەرمی؟ قەی چەکە کابرا حەزی کرۆ لەگەڵ کچە قسە بکە بەس بۆ تەوات کرد برادەرەکە مناڵیشە؟ پۆلی منە وەڵڵا یعنی ئێوە ئەو شتانە شەزانن؟ ئەی ماشەڵڵا و لێ بێ یاخوا باشە زۆر زان بە کێ تویاوە زۆر زانی؟ لای نازانی؟ باوکت ئاوە زۆر زانە یان دایکت زۆر زانە؟ هیچیان ئەوان فەقیرن بەس تۆ بۆ وا دەرچووی؟ دەی تەمەند درێژ بی ئیشەڵڵا دەنگە خۆش نیە گۆرانێکم بۆ بڵێ؟ حەزت لە دەنگی کێیە؟ نەڤید زەردی لە گۆرانێکی نەڤید زەردیم بۆ بڵێ وەڵای هیچ نازانم وەڵای دوو قیزانش دەنگم گەلێک ناخۆش دە باشە بە قوربان حەزەکەی پرسیاری لێکەم یان بێ پرسیار خەڵاتە بەمێ کامیان؟ پرسیارم لێ بکە نازانم پرسیارە لێ بکەم باشە هەتا بیبڕی درێژ ئەبێ چییە ئەو شتە؟ تا بیبڕی درێژ دەبێ؟ بەڵێ خەوە؟ نا بەداخەوە هەڵبژاردنەکەم نادێ؟ هەڵبژاردنە بەمێ؟ لە وێرە با ڕێکەوین وەڵامەکەم مێرە خەڵاتە ئێمێ باشە؟ باشە؟ خۆش نییەوە؟ خەڵاتێکم پێدەر؟ فەرموو ئەوە خەڵاتی کۆمپانیای گوڵبەرگە بۆ تۆ هیوادارم بەدڵە بێ باشە؟ دەستتان خۆش سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم ڕێزمێ بۆ دایک و باوکە باشە؟ کاتێکی خۆشە خوار لەگەڵ زۆر سپاس